لە پەیامەکەی مەڵبەندی ڕێخستنی شارە زۆر داهاتووە هەشتی ئازار لە دیرۆکی خەباتی سیاسی و ڕزگاری خوازانی خەڵکی ناوچەکەدا بۆ هەتایە وەک ڕۆژێکی مێژووی گرنگ و پرشنگدار دەمێنێتەوە. لەو ڕۆژەدا هێزی پێشمەرگەی کوردستان بە هاوکاری ڕێخستنە پۆڵاینەکانی ناوشار و بە هەماهەنگی خەڵکی دلێری شارە زۆر پەیکەری زوڵم و ستەمی بەعسیان لە قەزای شارە زۆر تێکشکاند و کۆتاییان بەستەم و زۆرداری بەعسیەکان هێنا. مەڵبەندی ڕێخستنی شارە زۆر لە پەیامەکەیدا ئاماژەی بۆەوە کردووە ئەگەرچی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاپەڕین و ئازادکردنی ناوچەکەدا بزوێنەر و هێزی متمانە پێکراوی ئەو ئەرکە سەختە بوو، بەڵام خۆڕاگری دانیشتوانی تێکۆشەر و هەڵمەتی ئازایانەیان بۆ سەردام و دەستگا داپڵۆسیێنەرەکانی بەعس تەواوکەری ئەو ئەرکە مێژوویە بوو کە یەکێتی بەرنامە ڕێژی بۆ کردبوو. لەم یادە پڕشکۆیەدا مەڵبەندی شارە زۆر کە سوکاری سەربەرزی شەهیدان دڵنیا کردوێتەوە لە ئێستا و تا داهاتوویەکی دوورتریش یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لە ڕاپەڕیندا سەرمەشق بوو لە پاراستنی دەستکەوتەکانی ڕاپەڕین و بەدیهێنانی ئامانجە بەدینە هاتووەکان بەسەر مەشقی دەمێنێتەوە. هاوکات ئەوە خراوەتە ڕوو دروستکردنی حکوومەت و پەرلەمان و دام و دەستگای دادوەری لە کوردستان لە دەستکەوتە سەرەکیەکانی ڕاپەڕین بوون. داواکردنی سیستمی فیدراڵی بۆ عێراق پرۆژەی یەکێتی بوو کە لە سەرەتای 90ەکانی سەدەی ڕابردوو خستێ بەردەم پەرلەمانی کوردستان و جێگیر کرا. لە پەیامەکەدا هاتووە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزی کاریگەری ڕاپەڕین بەڵێنی بەردەوامی ڕاپەڕین تا بەدیهێنانی دو ئاواتەکانی خەڵکی کوردستان دەدات و بەڵێن دووپات دەکەنەوە بەردەوام بن لە تێکۆشان تا ڕزگارکردنی ئەو ناوچانەی کورد و بەڵگەنامە مێژوویەکان بە مافیگەلی کوردی دەزانن. لە بەشێکی دیکەی پەیامەکەدا ئاماژە بۆەوە کراوە ئەمساڵ لە کاتێکدا یادی ڕاپەڕین دەکەنەوە گەلەکەمان بە قۆناغێکی سەختی سیاسی و ئەمنی و تەندروستیدا تێدەپەڕێت. ڤایرۆسی کوشندەی کۆرۆنا وەک بەڵایەکی تریخی خەڵکی ناوچەکەی گرتووە. وەک مەڵبەندی ڕێخستنی شارە زۆر بە پێویستی دەزانن سوپاسی تەواوی پزیشک و کارمەندانی تەندروستی شارە زۆر بکەن کە سەرەڕای کەم و کورتی و پێداویستی پزیشکی، بەڵام ئازایانە ڕوبەڕووی بەڵایەکی جیهانی بوونەتەوە کە ڤایرۆسی کۆرۆنایە. لە کۆتاییشدا مەڵبەندی ڕێخستنی شارە زۆر خەڵکی شارە زۆر و کە سوکاری شەهیدان و پێشمەرگە و چوونی توێژە جیاوازەکانی سنوورەکەی دڵنیا کردەوە لەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خەباتی ڕزگاری نیشتیمانی بەردەوام دەبێت تا بەدیهێنانی تەواوی ئامانج و ئاواتەکانی خەڵکی کوردستان.